چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرکەوتوی زۆرترین کارەکانی خۆی کۆتایی پێهێنا. پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆ و هەڵبژاردننی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی گشتی سەرکردایەتی گرنگترین کارەکانی کۆنگرەی ئەمجارەی یەکێتی بوو کە بەدەنگدان و چەبڕکێکی دیموکراتیانە لەناو ئەندامانی کۆنگرە یەکلا کرایەوە. هەرچەندە کۆنگرە تا ڕادەیە کۆتایی بەکارەکانی هێنا، بەڵام قۆناغی داهاتوو بۆ یەکێتی وەک کادران دەڵێن نوێ و جیاواز دەبێت، گۆڕانکاری سەرەکیش لە سیستمی بڕیاردان دەبێت، چونکە بەپێی پەیڕەوی ناوخۆ بۆ هەر پرسێک ئەنجومەنەکە بەپێی ئەو دەسەڵاتی بۆیان دیاری دەکرێت کۆ دەبنەوە و بەدەنگدان بڕیار دەدەن و دواتریش دەنگی زۆرینە دەبێتە بڕیاری یەکەم و کۆتایی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەش بە تەواوەتی خواستی کادرانی یەکێتی دەهێنێتە دی لە سەرجەم ناوچەکانی کوردستان و ناوچە جێناکۆکەکان یەکێتەکان بە پێی پشتی خۆیان نوێنەریان دەبێت لەو ئەنجومەنانەی کە بڕیاری یەکلاکەرەوەی تێدا دەردەچێت. یەکێتی لە قۆناغێکی هەستیاردا چوارەمین کۆنگرەی خۆی ئەنجامدا. ئێستا هەموو چاوەکان لەسەر ئەوان کە یەکێتی بە پەیڕەوە نوێیەکەیەوە کە دایڕشتووە دواتر لەلایەن سەرکردایەتیەوە جارێکتر هەموار دەکرێتەوە ڕوئیایەکی تر بۆ کاری سیاسی و سیاسی ناوخۆ و دەرەکی و هاوپەیمانی هەبێت لە کوردستان. هەروەک ئەوەش بەڕوونی لە پەیڕەودا بۆ هەرێک لە ئەنجومەنەکان دەسەڵاتەکان دیاری کراون و تەکیدێکی زۆریش لەسەر ئەو پرسە کراوەتەوە. دۆخی هەرێم و عێراق و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورە و ئانوساتدایە. جا بۆ ئەوە یەکێتی لەناو ئەو گۆڕانکاریانەدا دوانەکەوێت و ڕووبەڕووی قەیرانی زیاتر نەبێتەوە ئەرکە مێژوەکەی جێبەجێ کرد. بەمەش دیسانەوە یەکێتی سەلماندیەوە کە لەگەڵ گۆڕانکارەکاندا هەیکەل و کاری سیاسی خۆی دەگۆڕێت و گۆڕانکاری لە وتار و کاری سیاسی و استراتیژی و بڕیاردانی خۆیدا دەکات.